سڵاوتان لێ بێم کاتتان باش. بۆ پرۆگرامی ئەمجاری بنکۆڵ باس لە دیاردەیەکی سەردەمیەکەین، ئەویش پرسی هاکردن و دروستکردنی ئەکاونت و پیجی ساختەیە بە ناوی کەسانێکەوە دواتر بەکارهێنانی بۆ دیاردەی ناوزڕاندن و تەشیرکردن و داواکردنی وەحدە و باڵانس و پارە لەو کەسانە. بۆ پرۆگرامی ئەمجارە بە ئامارێکی سەرنجڕاکێش لە هەمان کات مەترسیدار دەست پێ دەکەین. ئامارەکان دەڵێن لە ماوەی ساڵی ڕابردوودا 2640 حاڵەتی هاکردن تۆمار کراوە. 1400 ئەکاونتی فەیک و ساختە بە ناوی کەسانێکەوە دروست کراون کە خەڵکی گشتی بوون و دواتر توانراوە ئەم 1400 حاڵەتی ئەکاونت دروستکردنە لە ناو ببرێ. 640 کەیسی توندوتیژی و ناوزڕاندنی جۆرا و جۆر تۆمار کراون. 85 حاڵەتی خیانەتی هاوسەرگیری تۆمار کراوە کە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کەشف بووە دوای ئەوەی دادگا هاتۆتە ناو کەیس و پرسەکە. 23 هاکەر لەوانەی کە بەخۆیان دەڵێن هاکەرن لە هەرێمی کوردستان دراون بە دادگا، بەڵام هەندێک پێیان وایە هاکەر لە هەرێمی کوردستاندا نییە، بەڵکو تەنها فرت و فێڵ و دۆزینەوەی بۆشایی ئەو کەسانەیە کە نەیانتوانیوە وەک پێویست ئاکاونتەکەیان بە دروستی دابنێن. 4 کەیسی کوشتن یەکلایی کراوەتەوە کە دوانیان لەلایەن دادگا یان بنکەی پۆلیس یان ئەفسەری ئەو بنکەیە وا لە قەڵەمدا بوو کە حاڵەتی خۆکوژیە، بەڵام دوایی چوونە ناو ئەکاونتەکە وا دەرکەوتووە کە ئەو حاڵەتانەیش کوشتن بوون نەک خۆکوژی. 3 کەس لەسەر دیاردەیەکی سەیر و سەمەرە کە ئەویش سحر و جادووە دادگرایی کراون و گیراون. لە کۆتا خاڵی ئامارەکەیشدا ئاماژە بە گرتنی 2 باند دەکرێت کە ئیشیان ڕوودکردنەوەی خەڵکی بووە و لە ڕێگەی فێڵی جۆرا و جۆرەوە خەڵکیان هانداوە بە تایبەتی کچان کە وێنەی خۆیان بۆ بنێرن. دواتر ئەم 2 باندا لەلایەن پۆلیس و ئاسایشەوە دەستگیر کراون. ئامارەکان سەرنجڕاکێش و مەترسیدارن. لەسەرم پرسە گرنگە لە بنکۆڵی ئەمجارەدا لەگەڵمان بن. بەر لەوەی بچمە ئەو کۆمپانیایی ئەم ئامارەیان پێداوین، لێرە لە یەکێک لە کۆمپانیەکانی بازرگانی مۆبایل و ئەلیکترۆنیات و چاکردنەوە بەرنامەدانان دەست پێ دەکەین. دەپرسین ئایا هەر بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان سەرڕای یاسانکاری و لایەنە باشەکانی تا چەندە بۆ بەکارهێنەرانی سەرێشە و کێشەیە؟ جەنابەت چەند تۆڕی کۆمەڵایەتی بەکار ئەهێنیت؟ 4 چی؟ تویتر، ئینستاگرام، سناپچات، واتساپ. فەیسبووکت باس نەکرد بۆ؟ فەیسبووکم نییە نەخێر نیتە نەخێر. کار چێ بەکاری ناهێنی؟ فەیسبووک یعنی شتێکە بۆ یعنی حاڵەتێکی عەشوایی لێ هاتەوە، هەموو شتێک داخل ئەبێت، یعنی مەسەڵەن هیچ ئەوانەی تریش سانسۆریان نییە، بەس فەیسبووک غێر تەبیعی کراوەیە، یعنی تۆ ئەوەی حەزی لێبێ حەزی نەبێتە بەرچاوە. کەواتە پێشتر ئەکاونتت هەبووە دادخستە داد بردەوە؟ بەڵێ لام بردووە. لە دەوروبەری خۆت لە خێزان لە کەس و کار برادەر تا چەنە هەبووە تووشی گرفتی هاکردن و بردننی داتاکانی بوو بێت؟ بەڵێ ئەو ڕوویاوە هەیە. بەڵێ. چۆن بۆ چیرۆکەکە؟ دیارە هەر لە ڕێگەی چواردەوەرەکەی خۆیە تۆ کەسێک ناسی و لێت نزیک نەبێت لە دەورە نەبێت ئەو ئیشە لەگەڵا ناکە. نزیکەکانی خۆی هاکیان کردووە؟ ئەکید ئەبێ. چی بووە گە چیرۆکەکەم بە کورتی پێ بڵێ بۆ نەهەڕەشەیان لێ کردووە وێنەیان بردووە چیرۆکەکە چۆن بوو؟ مەسەڵەن ڕسمیان بردووە دوایی تهدیدیان کرۆ بس تو لەو حاڵەتەشە ئەگەر زۆر تەبیعی بن بەلاتەوە مەسەڵەن شتەکە نۆرمەڵ وەرگری شخصی مقابل ناتوانێت زۆر ینی بێتە پێشەوە لێ لەگەڵ ئەو مشکلەیە. جەنابەت تا چەندە بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانی و تا چەند ئەکاونتت هەیە لە فەیسبووک؟ لە ڕاستیان من زۆر بەکارهێنم بە تایبەتی بۆ لە ناحیە ڕووداوە سیاسیەکان و گۆڕانکاریەکانی ناوچەکە بەخۆی کارەساتێکی دروست کردووە من پێشکەوتنی تەکنەلۆجیایە، بەڵام ئەوەی جێی داخە هەندێک کەس زۆر خراپ بەکارهێنێ بە تایبەتی لە دزینی پەیجەکانەوە یا بەسەرم بڵاوکردنەوەی وێنەکان بە شێوەیەکی نادروست. لێرە بەشێک لە هاوڵاتیان مۆبایل و ئامێری دیکە دادەنێن بۆ چاکردنەوە و بەرنامەداڕشتنەوە. بەشێکی زۆرینە تەنانەت تۆڕە کۆمەڵایەتیەکانیان دانەخستووە، پاسپۆرتەکانی خۆشیان ئاشکرا کردووە. ئایا چۆن دڵنیایی بەو کەسانە دەدرێت؟ لێرە سەڵتەکانی ئێمە هەموو تەجویلەکرێ بە سەڵت و بە سوورەش بەڵێ هەردووکێ سیاسی و بۆ کردنەوەی جیازەکەش هەر وەستایەک هونەری کە دانیشتووە ئیشەکانێکات
کامێری لەسرە هەم ئەوش بە سەوت و بە سوورەش تر بۆی شێکرێتانە و کەسەش بە متمانەیەکی زۆر و جیازەکە دانە لێرە متمانەی زۆری هەیە بەڵێ یەت لێرە ئەمێرەکەی بەڵێ دانێ هەشە زۆر کاتیش ئەڵێ هیچ کەس نەبوو گلەی بکە بڵێ هەشە داوای شتەکانم دیار نییە؟ ئەڵێ پاسوەردەکە دانانێم ئیتر ئەوەش لەوانە شێوانە شازن وەکو خۆت چەند تۆڕی کۆمەڵایەتی بەکارهێنی فەیسبوک چیتر فەیسبوک ئینستاگرام سناپ چات هەرسێکی بەڵێ تا چەنە ترست هەیە لەوەی خۆت هاک بکری بۆ هاک زۆر بەمان لە کچەکان ئێستا زانێ پرۆفایلەکە ڕسمی خۆی دانن کەس ناتۆ گلەیتان لێ بکە بڵێ داتاکانم کووە ئەو جێگیشان نازیمان هیچ شتێک لەلای ئێوە دزەی پێ نەکراوە بە دڵنیاییەوە ئێمە سەباری ئەمە بۆ ئەوەی کە هیچ داتایەک دەزەت پێ نەکرێت هەر کارمەندێکمان کە دەڕاتە ژوورەوە لە ڕێگەی ئامێری پشکنینی 2015کان کە ئامێرە کارمەندەکان پشکنیان بۆ دەکرێت تاکو نەکبین بۆ یەک یاخو فراشێکە بێت ئێمە سیقەمان بە کارمەندەکانمان هەیە بە تەواوەتی بەڵام هەڵگرتنی بەرپرسیارەتی پاراستنی داتاکان قورسترێکە لە سێ دەچینەیەکێک لە کۆمپانیەکانی بواری پاراستنی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هێرشی ئەلکترۆنی پێشەوەی لێرە بە ورتەکاری و چیرۆکەکان ئاشنا ببم پێویستە بزانین هاکردن چییە؟ هاکردن واتە سیخوڕیکردن و چاودێریکردن و دەست بە سەراگرتنی ئامێریکی کۆمپیوتەر یان مۆبایل یان دەستگرتن بەسەر ئەکاونت و پەڕی تایبەتی ناوتۆڕێکی کۆمەڵایەتی یەکێک لە بەکارهێنەران لەلایەن کەسێکەوە بێ ئەوەی ئەو کەسەی خاوەنی ئامێرەکە و تۆڕەکەیە ئاگاداری ئەو کارە بێت لەمبارەدا کەسی دزەکردو دەتوانێت بەویستی خۆی دەست بەسەر داتا و زانیاریەکان دابگرێت ئێرە نووسنگەی کۆمپانیایکی بواری تەکنۆلۆژیای زانیاری و پاراستنی هاوڵاتیانە لە هێرشی ئەلکترۆنی تاکە کۆمپانیای ئەهلیە لە کوردستان و عێراق و خۆیان لە پێناسی خۆیاندا باسی دەکەن ئەوان ماوەی چەند ساڵێکە بە فەرمی وەکو کۆمپانیا ناوی خۆیان تۆمار کردووە پۆلیس و دادگا بە فەرمی مامەڵە لەگەڵ ئەم کۆمپانیایە دەکات مەنووسرا و داوایان لێ دەکرێت لەو کەیسانەی تایبەتە بەکاری ئەوان هاوکاریان بن و وردەکاریان پێ بدەن. ئەمە هەمووی کەیسی دادگایە کە بۆ ئێمە هاتووە کەیسی دادگای بۆمان هاتووەمە هەر بۆ جەنابتانە لێرن بۆ کۆمپانیای ئێوە هاتووە نردنی راپۆرتی شارەزایی لەبەر پێداویستی کاری لێکۆڵینەوە هەڵەتە ناوە پارێزین تایبەت بە یەکێک لە بنکەکانی پۆلیس بە سەلماندنی ڕووداوی پەڕاوی تۆمەتبار فڵان و نردنی زانیاری بۆ من کە چۆن تواریوانە دەستنیشانی تۆمەتباری ناوبراو بکرێت کە هەساوە بە کردەی تاوانکاری لە بەرواری یعنی ئەم ساڵ یەکێک لە مانگەکانی ئەم ساڵ و یەکێک لە دادوەرەکانی دادگای سلێمانیە بۆ ئێوەی نردووە زۆر باشە ئێوە چیەکەن دو ئەوەی دادوەر دادگا ئەم کتابی بۆ نردن دادگا ئەم کتابە بۆ ئێمانێرێت بۆ ئەوی لێکۆڵینەوە بکەین بۆ نمونە ئەمە کەیسێکە کەیسی خیانەت نیە کەیسی شتێکی تر ئەمە با بڵێن لێکۆڵینەوە ئاکرێت لەسەر ئەم موبایل و لەسەر کۆمپیوتەر و لەسەر ئەکاونتی ئەو کەسێک کە ئەم تاوانی پێکردووە ئێمە هەر زانیاریەکمان دەستکەوێت لەسەر ئەم ئەکاونتە بۆ دادگای بسەلمێنین ئێمە ئەیکین بە کتاب و هاکر هەیە لەم وڵاتەیە ڕۆژیوە 500 دلاری دەسەکەوێت ڕۆژی وایە 500 دلاری دەسەکەوێت خەڵک بە مەمنونیش بووی ئەنێرێت ئەو تێت هاکەرێکی ئەو نە شارەزا لە هەرێمی کوردستانان نییە زیاتر فرتوفێڵ و ساختەکرد ناتوانم بڵم هاکەری شارەزای تیانێت تایەتی بەڵام ئەوانی کە ئەم کارانە ئەکەن هیچیان شارەزانین تەنها یعنی خاڵە لاوازەکانی فەیسبوکە دۆزنەوە خاڵە لاوازەکانی ئینستاگرامە دۆزنەوە هی ئەکاونتی بەرامبەرەکانیان دۆزنەوە کە ئەمە ینی هەموو کەسێک ئەگەر هاکەریش نەبێت ئەتوانی ئەمە بکات خەڵکی دیکەی سەرنجڕاکێش باندێکی کاری سیحر و جادووە چۆن ئەمانە چۆن سیحر و جادویان کردووە ئەمانە بە ناوی سیحر و جادووە ئەچۆن بۆ نمونە پێیجێکیان دانا بوو جاسپۆنسەریشیان بۆ کردبوو یعنی وایان لێ کردبوو کەتر هەموو کەسێک ببینێت پەیجەکەیان پارەیان نابوو لە پەیجەکەیان پرۆمۆتیان کردبوو وایان لێ کردبوو ئەم پەیجی گروی یعنی هەنێ بابەتیان بڵاوە کردەوە بابەتی سەرنجڕاکێشیان بڵاوە کردەوە فڵان کەسمان گەیان بە فڵان کەس ئەمە سحری نازانم ئەمە سحری تەفریقە یعنی سحری جیابوونەوە و سحری بێگەیاندن و ئەم جۆرە شتانەیانە کرد لە بەرامبەرە یعنی هەژ بوو زۆر جار ئەو خانمانە چۆن مەسیجیان بۆ ئەنات یعنی چۆن ئەمە ئەکەن وەڵام من شتێکی وامێت و ئەمێ بەخۆشەویستەکەم گەم و ئەم جۆرەشتانیانە کرد ئەم گروپەش ئەم گروپی سحر و جادووە داوای ڕسمیان لێ کرد پێ ڕسمی خۆتمان بۆ بنێرە بەڕووتی بۆمان بنێرە ڕسمی و کەسەمان بۆ بنێرە چونکەگەر ڕسمەکەوان نەبێ سەر ناگرێت بەڵێ وا کەسێکیان خەڵەتان دوانەوت ئەم ڕسممان بۆ بنێرە بەڕووتی ئێمە سحرێکەکەین لە ماوەی ئەوە نایە و ئەوە پارەشمان بۆ بنێرە
و ئەگەر ئەم کارە سەریگیر لە دوای ئەوە بڕێ پارەی ئەوەنی ترمان بۆ بنێرە یعنی شتەکان زۆر کەسیان والێ کرد جیرانخانە ئەمبادە بەڵێ حکمی خۆیان وەرگرتن یاگەدار بن خۆشیان وەرگرتن زۆر باشە گومانەکرێت بوون نەلەوتی ئێوە دامەزراون و کۆمپانیا ئێوە هاکردنیش زیای کردووە ئێوە ئەڵێن ئێمە پارێزەری خەڵکین لە هێرشی ئەلکترۆنی خەڵکێکی ژەڵێ نەخێ ڕەنگە ئەم کۆمپانیایە خودی خۆیان بەشێک بن لەو هۆکاری کە خەڵکی پێ هاکە کرێ و ئێوە بە شارەزاییتان خەڵکانێک هاکە بکەن دوای پێیان بڵێن وەرما بۆتان چاکەینەوە ئەم گومانە تا چەندێک ڕاست ئەم گومانانە ئەکرێت زۆریش ئەکرێت تەنانەت ڕۆژانە مەسج بۆ خۆمان نێدرێت بۆ کاک بڕواجەزا ئەنێدرێت بۆ کاک بەدرێن نێداڵ ئێوە خۆتان ئەم کارانەکەن ئێمە بێ کۆمپانیەکەتان پێداخین ئێمە وا ئەکەین وا ئەکەین لەبەر چی لە ئێمە لەوەتی ئەم کۆمپانیا دروست بووە ئەتوانم بە تەحەداوە بڵێم ئەگەر کەسێک هاتبێت لە لای ئێمە سکیوریتی ئەکاونتەکەیمان بۆ کردی بێت ئێمە تونند و تۆڵی ئەکاونتەکەیمان بۆ کردی بێت لە دوای ئەوە هاکرا بێت ئێمە ناتوانین بەبێ ئەمری دادگا بەبێ ئەمری حاکم هیچ ئەکاونتێک هاک بکەین هەر ئەمرێکی دادگامان پێ نەبێ یعنی ئەگەر شخص هاتۆ لێرە ژن و مێرد هاتوو کێشیان هەبووە ژنەکەوتێتی مێردەکەم خیانەتم لێکاتومانە بڕۆ بۆ توندوتیژی لە توندوتیژی ئەگەر کتابێکمان بۆ هاو زۆر بە سەریحی ئەگەر حاکم داوای نامەکانی لێ کردبووین نامەسراوەکانی شت بۆ دێنینەوە تەنها پەیامی ئێمە ئەوە بووە کە پاراستنی خەڵک خەمی ئێمە بووە ئێمە هەمیشە خەڵکمان ئاگادار کردوەوە لە پۆستەکانمانە لە بەرنامەکانمانە لە سیمینارەکانمانە من ئەڵێم پێش ئەوەی ئەکاونتەکەت هاک بکرێت پێشەوەی زانیاریەکانە بڵاو بکرێتەوە پێشەوەی شخصیتت لە کەدار بکرێت پێشەوەی بەناوی تۆ داوای وەحدە و ڕسم لە خەڵک بکرێت ئەکاونتەکەت سکویر بکە ماڵی خۆت بگرە و کەزمەکە بەدەست لێرە بە چیرۆکی ئۆسکار ئاشنا دەبین کەەوە خۆی دەڵێت وەک مۆدێل و میدیاکار و ئەکتەر کار دەکات کێشەی ئەم لەو کاتەوە دەست پێ دەکات کاتێک لە ڕێگەی پیجێکەوە لە تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام داوای لێ دەکرێت کاریان لەگەڵدا بکات ڕۆژانە وێنەکانی خۆی بە دڵی خاوەنی پیجەکان بگرێت و بینێرێ دواتر هەڕەشەی لێ دەکرێت ئێستاش هاتووە هەڕەشەکارەکان بدۆزێتەوە ئۆسکار لە زاری خۆیەوە وردەکاریەکان دەخاتە ڕوو پیجێک بۆکو هەر پیجەکانی ئەتیادی پۆستی بۆ کردم کۆمەڵشتی تایبەتی منی دانا پیا هەڵدانی ئەکرد منیش وەکو چۆنە ئیتر دەستخۆشیم لێ کردو ئەمانە یعنی بەجددی ڕۆژێک نەبوو دوان نەبوو سیان نەبوو هەستم کرد شایانی ئەوەیە کە دەستخۆشی لێ بکەم و دوای ئەوە کەیتر تێکەڵاو بووین و وەکو هاوڕێکمان لێوتی تۆ ئێشت چییە و چۆن گلایەنانە بەبێ ئەوی بۆ تۆ بگەڕێتەوە پۆستی وێنەکانی تۆیە کرد بەڵێ باش لە پێشا پێ هەڵدانی هەبوو وەکو زۆر چاکە دواتر یەکتر ناسی بەڵێ پیجەیە ئیتر چۆن بڵێ تەعاملێک پێیا بوو لە بینی هەردووکمانە قسە و شتمانە کردومانە ڕۆژێک وتی بۆچی نین لەگەڵ منە ئیش بکەیت وتم چی ئیشێک وتی من خۆم لە ئەمریکادا ئەنیشم ئەمەوێت ئیشم لەگەڵا بکەی ئیشی مۆدلیە دوو جۆرم هەیە ئەتوانی لە ماڵی خۆتەوە تەنها وێنە بنێری بۆ من ئەتوانی بەشداری بکەی لەگەڵ منە لە ڕێی فۆرمێکی ئۆنلاینەوەیە کە دوای چل ڕۆژ ییت بۆ ئەمریکا بەڵام لە ماوەی ئەو چل ڕۆژەیە تێستی تۆ ئەبێت لەو چل ڕۆژەیە هەموو ڕۆژێک وێنە بۆ من بنێری بۆ جلانێک کە من ئەڵم تاقیکەرەوە منیش جلەکان چی بوون؟ جلەکانی تر بەدڵی خۆی ئەگەر هەڵی بژاردەیە بۆ نمونە منیش چۆن بڵێ ها سەرسوورمانێکم توش بوو بەلامەوە سیر بوو فۆرمەکەشم پڕ کرد بۆوانێ یعنی کە بۆ ئەوەی کە من بچم بۆ دەرەوەی وڵات و لە بوارێکی وایە بخوێنم طبعاً بۆ من گرنگ بوو لە کاتێکا لێرە هیچ مەحەدێک شوێنێک نییە تایبەت بێ بە مۆدێل و تۆ تیا بخوێنی بڵێ ئەمە ئیتر من دەرزی لەسەر ئەخوێنم و ئەچم ئیشێکەکەم لەو بوارەیە و شەهادەیەکم هەیە منیش پێم خۆش بوو بەڵام کە دوایتر ئەو قسانەی کرد و ئەمانە تۆزەکەوتمە گومانەوانێ منیش پێمت بەشداری ناکەم ببوورە ناتوانم بەدڵی تۆ ئیش بکەم وتی تۆ ناتوانانی پاشگەز بیتەوە چونکە فۆرمەکەت پڕ کردوێتەوە لەگەڵ منە ئەبێت تۆ هەر بەشدار بی لەگەڵ منە هەموو ڕۆژێک وێنە بنێری بۆ من منیش پێم وت ببوورە تاوەکوێک هەفتە پیجەکەی بلۆ کرد هیچ جوابم نایوانێ دوای ئەوە گەڕابوو بە شوێن ڕقەم و شتی منە ڕقمی منی دۆزی بۆ لە ڤایبەر پەیوەندی بە منەوە کرد هەڕەشەی لێ کردم پێوتی تۆ زۆر خراپ تووشی ئەمە ئەبیتەوانێ پێوتم کە تۆ ئەبێت لە بەرامبەر ئەوەی کەوازت هێناوە هەفتەیەەکە کۆمپانیا باری لە من بڕێەوە بێت تۆ پارە بۆ من بگەڕێنیتەوە یان خود من بەدڵی خۆم چی پۆستێکم بوێ لەسەر تۆ ئەیکەم و چەندین پیجی گەورەتر بەڵێ تاوەکو ئێستاش ئەو پیجە هێشتا هەڕەشەم لێ کات کە بۆ منە بەرامبەر ئەوەی پیجەکەی سوتاوە کە بۆن منە من شکاتی خۆمم تۆمار کردووە سپاس بۆ خواکە لە ڕێی کۆمپانیای نێتوانیم ئەو کێشەیەم چارەسەر بکەم تەلەفۆن بۆ پارێزەرێکی ڕاوێژکار دەکەین کە دەڵێن چەندین کەیسی لەبارەی کێشەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە لایە
نایشارێتەوە مۆبایلەکەی پڕە لەو جۆرە کێشانە. ئێمە وەکو پارێزەر کەسانێک تەلە پەیوەندیمان پێوە ئەکات کە ڕەنگە نەشی ناسین کێشەی بواری فەیسبووکیان هەیە کە لە ناو فەیسبووکەکانیان لە ڕێی ماسنجەرەوە نامەیان پێ ئەگات و ڤیدۆی کەسانی تریان پێ ئەگات و ئیستیشارە بە ئێمە ئەکەن زۆر جار بۆ نمونە چی؟ وڵی ئەسەڕنی کەمەوە بڵێم بەخوا مۆبایلەکەم پڕە مۆبایلەکەت پڕە مۆبایلی تۆ پڕە لەو دەریکە کاکە بکە بەڵێ هیچێک لەو کەیسە نوێیانی کە بۆت هاتووە مۆبایلی جەنابێت وەک باسێکی پڕە لە مسج کە بۆ دێت بەڵێ کە ئەڵێن کێشەمان هەیە نیە زۆر باشە بە ئەیچێک لەو کێشانە حتممەن لە ڕۆی ئاساییەکە ناوەکان بپارێزە ئەمە ئێستا شەکێ دوێ نێوارە بووە بزانم ڕۆژی سێشەممە کاگە بەگەر کێشەیەکمان باشە ئەڵی کێشەکە چیە بناوەکەمە هێنا باسی لە کێشەکە دوایی لە پەیوەندی تەلەفۆنیا بۆی ڕوونکردمەوە کە کێشەی خێزانیان هەیە بە بۆنەی ئامریکانی پەیوەندیکردن پێوەندی بە جەنابتۆ کرد و توی دۆزیەوە بەڵێ کە ببی بە پارێزەری بەڵێ کێشەکەی چییە؟ کێشەکەی ئەوەیە نامەی بۆ هاتووە لە ڕێگەی مەسنجەرەوە ڕەنگە لە کەسانێکی لە ناسراوە بۆی هاتبێ و هاوسەرەکەی گومانی خراپی لێ کردووە کە ئەم کەسا پەیوەندی خێزانی هەبووە کە پەیوەندی خۆشەویستیە بۆ لەگەڵ کەسانی تر گەڕابوو بۆ ئەوروپا تەلەفۆنێکی نامەیەکیان بۆ نردوو بۆ ماسنجەرە کێژنەکەت خێزانت کە لێرە بە جێهێشتۆ پەیوەندی خۆشەویستی هەیە محامێکی برادەر بووی شاری پێکردن لەسەر ئەو کەیسەوتی پێویستە شەکوا بکات و بە مادەی 477 ئەڕوات ئەگەر اعتراف بکات اعترافیش نەکاتەوە زینای زەوجیە محکمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کەیسەکە طبعا بەڵە بە خیانەی زەوجی لەبەرەی هاوسەری یەکترین پیاوەکە ڕۆژێتە ئەوروپا بەجێ هێشتووە خیانەت کراوە فعلا ئەو ژنەکە لێرە خیانەت ئەو خیانەتەکەوە فعلا لێرە زینای زەوجی. پۆلیسی گشتی هەرێمی کوردستان ئامارێکی لایە کە لە ماوەی دەمانگی ڕابردووی ئەم ساڵدا 1382 داوای یاسایی لەسەر خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن لە نێویاندا تۆڕە کۆمەڵایەتیەکان تۆمار کراوە لە ژمارە 1990 داوایان جوڵێنراوە ئەمە دەستی دادوەرە بۆ لێکۆڵینەوەی ورد. من زانیاریەکەمدا ئەوترێت لە ماوەی ڕابردوو دوو کەیسە بووە کە بە خۆکوژی لە قەڵەم درراوە بەڵام دوای ئەوەی کۆمپانیایکی سکیۆریتی چۆتە ناو ئەکاونتی ئەو کەسانە دەرکەوتووە خۆکوژی نییە بەڵکو کردەی کوشتنە ئەو کەسانە کوژراون بەڵام بەڕێوەبەری بنکەی پۆلیسە بووە کردەکەی کردەوە بە خۆکوژی ئەفسەری پۆلیسە بۆ تێوە گلاوە بەڕاستی قسەتان لەسەرەوە چی؟ من شخصی خۆم ئەمە یەکەم جارە ئەو ئەبیستم معلومات نییە ئەوە لای خۆم تۆمارێکم و بۆ داداچۆری بۆکەم و ئەگەر شتێک لەو بابەتە ئەسڵی هەبوو پەیوەندیت پێوەکە. زۆر سواس دەکەم کاک لێوە بەختیار وەکو خۆت تا چەنە فەیسبوک بەکارهێنی بەربڵاوە لە هەرێمی کوردستان بەشێکی زۆری خەڵکی هەرێمی کوردستان ئەو تۆڕە بەکارهێنن وەک خۆت ئەکاونتت هەیە پەیجێکت هەیە بەناوی خۆت؟ نەخێر نیمە من بە دووارچوون و متابعە دەکەم ئەو وڵاتانەی بە سەبەبێک لە سەرۆکان ئیتر دیکتاتۆریەت بێ یا هەر شتێک بێت لەو بابەتە فەیسبووکی من ناکردو کەمتر لەم جەرایمی وایان لەلانێ و هیچ تاوانێک لەو بارەوە تەجیل نەکراوە لەبەرەوە ئەبێ حکوومەت تۆ لەگەڵ سانسۆری تۆڕی کۆمەڵایەتی فەیسبووکی نا تەنزیمی چۆن ڕێخستنی ئەخەوە ئیشی من نێوە ئەوە ئیشی فەندەکانە بە شتێک وابێ کە هەموو کەس مافی ئەوەی نەبێت داخلی فەیسبوک بێت و بە ئاروزی خۆی قسیا بکە یا ئەگەر شتێک لەو بابەتە ڕوویدا سزاکەی لەلایەن دادوەرەوە لەو پەڕی هەردی ئەقسای بێن نەک شتێکی پشکۆلە چونکە ئەمە زۆر بڵاو بوو. هاکەرەکان کەسانێکن سەرکێشن لە زۆربەی جارەکاندا کەسانێکن حەز بە دەرکەوتن دەکەن بەڵام بواری کارەکان هێندە ترسناکە کەم جار دەتوانن ئەو هیوایەتیان بێتە دی. هاوڕێ شارەزای تۆڕە کۆمەڵایەتیەکان و خاوەنی پەیجی کێشەی کۆمپیوتەرە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک ئەو چەند حاڵەتێک باز دەکات کە چۆن خەڵکانێک بارهێرشی ئەلکترۆنی کەوتون ئەو ڕێگایش ڕوون دەکاتەوە کە پێویستە بۆ خۆپارێزی بخرێتە ڕوو. ئەو چیرۆکانە چین کە هاتوتە لای ئێوە نامەتان بۆ هاتەبێ پەیوەندیان پێوە کردبن خەڵکانێک تووشی گرفتێک بوون کەوتویانە بە نمونە هاکراون ئەکاونت و پێیجەکان لەدەست درراوە چی بوون کەسێک تووشی گرفتێک بوو بێت کێشێکی کۆمەڵایەتی هاتبێت چەندین کرد چەندین ئافرەت پەیوەندیم پێوە کراوە باشە بەو شێوازە مۆبایلەکەیان دەستی بەسەرداژیراوە ڕسمی بردراوە ڤیددیۆی بردراوە تەنانەت دەتوانێت وعدەش بنێرێت کابرا ئاگاشی لێ نیە چەندین حاڵەتی وا بۆمان هاتووە کچێک هەر بەو ڕێی کە باسم کرد کەسی هاکرد دەستی بەسەر
مۆبایلەکەی داگرت و ڕسمەکانی دەدیت ڤیددیوەکانی دەدیت بە شێوەیە ینی هەموو شتەکانی لە بەردەستدا لەناو ماڵەکەی هەبوو تەنانەت کامێرەکەشی دەکردەوە کامێرەی پێشەوەی گالاکسەکەشی دەکردەوە جایانی ئەو وای بەسەرات بوو ئەو کچە پەیوەندی بەمنەوە کرد تووشی مەسەلەن حالەتێکی زۆر خراپ بوو چەندین وێنەی هەبوو چەندین ڕسم و ڤیددیۆی هەبوو یان شەوانە لە کاتی خەریکی مۆبایلی کامیێڕی کردوتەوە هەموو ئەوانت تەسوەر کرابوو تەسجیل کرابوو ئەو کەسە زانیشی بوو ینی دەبینێت ئەکاونتەکەی بەناوی چی ئەو شتانە ڕقەمەکەی دەزانێت پەیوەندی پێوە کرد بوو هەڕەشەی لێ کرد ینی ئەوەش بوو هاوسەریشی هەبوو ماڵ و منداڵیشی هەبوو کێشەکە دوای زۆر گەورە بوو بەڕاستی هەتا گەیشتە حالەتی تەلاقدان و ئەو شتانە بەڕاستی هاوسەرەکەی بەهۆی نەزانی هۆشیاریەکە بەڵێ تا ئێستا لە هەرێمی کوردستان تەنها کار بە یاسایەک دەکرێت کەویش یاسایی قەدەغەکردنی خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردنە ئەوش لە کاتێکدا زۆرینەی کێشەکان ئێستا کێشەی تۆڕە کۆمەڵایەتیەکانە هیچ ئاماژەیەک بۆ ئەو تۆڕانە لە یاساکەدا بەوردی بوونی نییە لای دوای دەرچوەندنی یاساکەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی فەیسبوک بەکارهێنەری لە هەرێمی کوردستان ڕووی لە هەڵقشانی بەردەوام کردووە حاکم ڕزگار محەممەد ئەمین دادوەری دادگای تەمیزە بێزگە لە ڤایبەر هیچ تۆڕێکی دیکەی کۆمەڵایەتی بەکار ناهێنێت قانونەکە دەرەقەتی نایە دەرەقەتی ئەو هێرشە ئەلکترۆنیە نایە کە هەر کەس ئەتوانێت بە ئازادی خۆی لە ماڵی خۆیەوە بێوێ خصوصیات پشتێنێت ئەتوانێت بێوێ دەستدرێژی و دەمدرێژی بکاتە سەر خەڵکی تر ئەتوانێت ئەمە لێرە پێویستە خەڵک خوشیار بکرێتەوە بە یەکێک لە هاوکارەکانی کە بتوانی ئەو ئامرازانەی کاتێ بچی بەگەشت ئەم تاوانی ئەلکترۆنیە دەبێ هوشیارکردنەوەی خەڵک بێت کە ئەم بابەتانە بۆ خزمەتی مرۆڤە بەڵێ کاک حاکم تاسەنا ئەو جۆرە کەیسانە کە پەیوەستن بە کەیسی خراپ بەکارهێنانی ئامێرەکان و کێشەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و زۆرە دیاردەی هاکردن دێتە دادگای تەمیز زۆرە نەوەڵان نایەتە دادگای تەمیز کەمی دێتە دادگای تەمیز ئەوانە دێت هەندێک جار بینی لە کوشتنی ئافرەتە بینی بەشێکی علاقەی بە مەسلەی ئەو خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە وێنەی ئەوەی وێنەکان خصوصیاتی وێنە ئەشکێنرێت هەندێ قسە و باس کە لە ناو ئامێری مۆبایلەکەیە ئەگیرێت مەسیج و نامەوە شتانە ئەمانە زۆر جار لە ڕێگەی شەبەکەکانی کە هی ئیتساڵات وەکو کۆڕک و ئاسیاوانە ئەیدەنەوە بە دادگا دوای پرسیاران لەکەن ئەمانە بینیتەوە ئەویش سیرەکەین ئەنجامەکەی بەداخەوە بۆتە هۆی کوشتن بینی ینی پەیوەندی بینی دوو کوڕ و کچێک بینی بۆتە کارەساتی لێکەوتێتەوە هەندێک لە سەرکەی گەنجان بۆ ئەمە لەلایەک بەڵێ ینی لێرەوە پێم سەیرە کچان بۆ لەگەڵ ئەگەر پەیوەندیشان هەیە لەگەڵ کوڕەکە بۆ وێنەی ڕووتی خۆیان بڵاوکەن ینی ئەگرن ئەمە زۆر غەڵەتە ینی ئەمە ینی خۆیان نازانن سبینێ زۆر کەسەیە ئەوەی کە تاوانی بڵاوکردنەوەی وێنە ئەکات ئەو کەسە هەر شایانی ئەوە نییە کەس عیلاقەی لەگەڵام بەسێت مانەوە ئەمین نییە وە خودی خۆت تا چەندە بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانیت وەڵام من هەر احتیادی بە تەلەفۆن و مۆبایل قساکەم وەستم ئەکاونتی فەیسبوک پیجێکت نییە لە پێنجشم نییە فەیسبوکشم نییە وڵی سەرێشەیەکی زۆری تێدا هەیە و من ئەبێ ئەگەر فەیسبوکت هەبێ ئەبێ جوانە کە وەڵامی هەموو کەسێک بدەیتەوە کە پەیوەندیت پێواکە هیچ تۆڕێکی تریش بەکارنایەن ئینستاگرام لە تۆڕەکانی ئێوەشم نییە ئینستاگرامیشم نییە بەسین بەکارهێنم ڤایبەر بەکارهێن جیابوونەوەی هاوسەران بەهۆی کێشەیەم تۆڕانەوە کە زۆر جار بردننی وێنە و بڵاوکردنەوەی زانیاریە کەسیە تایبەتیەکان بووە لەم دادگایە تۆمار کراوە هەرەوەندەی ژنیە هەندێک جار کەیسەکان نهاتونەتە دادگا کوشتن و بریندارکردن و بێسەر و شوێن بوون و هەڵاتنی بە دوای خۆی داهێناوە لەو جۆرە تاوانانەی کە لە ڕێگاکانی سۆشیال میدیاوە
ئاراستەی تاکەکانەکرێت و ئاراستەی دامەزراوەکانەکرێت ڕووی لە هەڵکشانە پێویستیمان بە هەیەەتێک هەیە کە کۆمەڵێک شارەزایان لە بواری ئایتی لە ناو وەزارەتی ناوخۆدا کە بەو پێی کە وەزارەتی ناوخۆ کاری بە دوواداچوونی کەیسەکانە وەکو مەرحەلەی تحقیقی بیدایی ئەم هەیئەیە ئەم منزومەیە لە کۆمەڵێک کەسی شارەزا لە بوارەکانی ئایتی کاری تێدا بکەن بۆ ئەوەی دادگا پەنا بەرێ بۆ خیبرەی ئەو جۆرە کەسانە بۆ کەشفکردنی تاوانەکان بەڵام ئێستا ئەوەی کە هەیە بەڕێوەبەراتەکانی بەڵگەی تاوان بەشێکیان هەیە بەشی ئایتی و ئێمە داواکارین کە ئەو بەشەر زیاتر فراوان بکرێ و خەڵکی پرۆفشنال و زۆر شارەزایتیا و هەروەها ئیمکانەتێکی باشیشیان لە بەردەسادا بدرێت چونکە ئەزانین ئەو تاوانانەی کە لە ڕێگاکانی سوسیال میدیاوەکرێ تیقنیەتی زۆر پێشکەوت و ئامری زۆر پێشکەوتووی تیا بەکارێندرێ بۆیە بۆ بەگژاتچوونەوەی دەبێت بە هەمان شێوازی پێشکەوتن ئامێرەکانی بەگژاتچوونەوە وەسائلەکانی بەگژاتچوونەوە بە هەمان مستەوای پێشکەوتنی سەردەمیانە لەسەر ئاستێکی فراوانتر لە تاکە کەسیش لەم ماوەیەدا جیهان بەگشتی ڕوبەڕووی زۆرترین هێرشی ئەلکترۆنی بۆتەوە بەتایبەت زۆربەی ئەو وڵاتانەی کە پشت دەبەستن بە تەکنۆلۆژیا بۆ بەرەو پێشبردننی کارەکانیان لە ژیانی ڕۆژانەیاندا لە وڵاتانەش زیمبابۆی، هۆنکۆنگ، ساموە، تاجیکستان و ڕۆمانیا و ئیرلەندا و لیتوانیا و ئۆسترالیا. دوای خستنەڕووی ئامار و داتاکان بە وردی و وەرگرتنی قسە و سەرنجی جۆراوجۆری لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئەم بابەتە هەستیارە ئەوەی کە وەکو پێشنیازی هەموو لایەک جەختی لێکرایەوە چاکردن و گۆڕانکاریە لە یاسای خراپ بەکارهێنانی ئامێرەکانی پەیوەندیکردن کە لە ساڵی 2008 دەرچووە ئەوتری ئێستا کۆتایی ساڵی 2019ە سەردەمەکە گۆڕاوە تەکنۆلۆژیاش زۆر پێشکەوتووە بۆیە پێویستی بە گۆڕانکاریەکی جدی هەیە لە یاساکەدا کە ئەو کەسانە بە جۆرێک پابند بکە کە نەوێرن خەڵکانێک هاک بکەن و داتا و زانیاریە کەسیەکان بدزن و تووشی کێشەی گەورەی بکەن تا بەرنامێکی دیکەم لایەک لە خۆشییا بن خۆتان لەگەڵ